بەڵێ بار سڵاو لێوە و سڵاو لە بینەرانی ئەنارتی ئەمە لە بەردەم کۆشکی ئەلیزەین لە پاریسی پایتەختی فەرەنسا. ئەمڕۆ پاش کاتژمێرێکی دیکە بڕیارە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەم کۆشکە پێشوازی لێ بکرێت لەلایەن ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنساوە کە بە پێی ئەو ڕاگەیەندراوەی بڵاو کراوەتەوە. ئیمانوێل ماکرۆن داوەتنامە یاخود بانگێشتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی کردووە بۆ پاریس و بۆ چاوپێکەوتن. دیارە لە کۆی گشتی ئەو ڕاگەیەندراوەی کە بڵاو کراوەتەوە باس لەوە کراوە کە کۆمەڵێک بابەت گفتوگۆ دەکەن بە تایبەت ڕەوشی عێراق، هەروەها ڕەوشی هەرێمی کوردستان، هەروەها کاردانەوەکان لە بەرامبەر بە یاخود ئەو ڕووداوانەی کە لە هاتۆتە ئاراوە لە ناوچەکەدا بەگشتی ڕوبەڕووبوونەوەی داعش، هەروەها ڕۆڵی هاوپەیمانان لە عێراق و لە هەرێمی کوردستاندا لە داهاتوودا کە دیارە بە پێی ڕاگەیەندراوی ناتۆ لە مانگی ڕابردوودا بڕیارە ژمارەی هێزەکانی ناتۆ لە هەرێمی کوردستان زیاد بکرێن. ئەمانە زۆرینەیان گفتوگۆی لەسەر دەکرێت. هەروەها بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەش یەکێکە لە گفتوگۆکانی ئەمڕۆی نێوان نێچیروان بارزانی و سەرۆک ماکرۆن لە کۆشکی ئەلیزا لە پاریسی پایتەختی فەرەنسا. بەڵێ کارزان کەی کۆبوونەوەکە دەکرێت؟ لە کۆبوونەوەکەدا ئایا تەنها چای بە ئیمانوێل ماکرۆن دەکەوێت یاخود سەردانەکەی چای بە چەند کەسێک دەکەوێت لە وڵاتی فەرەنسا؟ زیاتر شەقام چی دەڵێت؟ ڕاگەیاندەکان چی باز دەکەن سەبارەت بەو بانگێشتە فەرمی سەرۆکی هەرێم؟ بەڵێ زیاتر بە کۆی گشتی ئەوەی هەیە لە ئارایە تا ئێستا دیدار تەنیا لەگەڵ سەرۆک ماکرۆن ئەنجام دەدا سەرۆکی هەرێمی کوردستان. لە شەقامی گشتیدا لە ئێستادا زۆرینەی ڕاگەیاندەکانی فەرەنساش لێرە ئامادەن بۆ ئەوەی کە ئەو دیدارە بگوێزنەوە لە ڕێڕاگەیاندەکانەوە. بەڵام ئەوەی هەیە لە ئێستادا کۆی گشتی بابەتەکە لەسەر ئەو ڕووداوانن کە لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدەن بە تایبەت لە ناوچەکەدا کە بە گەرمی مەسلەی هاتنی مەسلەی ڕوبەڕووبوونەوەی داعشە کە بە گشتی گفتوگۆیەکی چڕی لەسرە هەم لە سووریا و هەم لە عێراق هێزەکانی داعش ڕوبەڕووبوونەوەی ئەوان بووە بە بابەتێکی گرنگی ڕۆژ لە ناو وڵاتانی ئەوروپا و لە ناتۆشدا. ئەمە بابەتی هەرە گرنگە کە قسەی لەسەر دەکرێت. هەروەها بابەتی دیکەش ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە لە ئێستادا لە جیهاندا گفتوگۆیەکی چڕی لەسرە. بەڵام هەتا ئێستا لە ڕاگەیاندەکاندا وەها کاردانەوەیکی وەها نیشان نەدراوە ئایا بابەتی دیکە هەیە لەسەری گفتوگۆ بکەن یاخود چاوپێکەوتنی دیکە دیداری دیکە لە لایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە لە پاریس ئەنجام دەدرێت. هەتا ئێستا نادیارە بەهار. بەڵێ کارزان لە پێدانی زانیاری نوێ سات بە سات لەگەڵت باردەوام دەبین.